سەربازی ون لە ئەڵقەیەم جارە چیرۆکی کۆمەڵێک مرۆڤی خۆبەخش و کارمەندی گیانفیدا لە شاری ڕانیە دەگێڕێتەوە. ئەوان لە هێڵەکانی پێشەوەی ڕوبەڕۆبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس دەجەنگن. بەردەوام چاودێری دۆخی توشبوان و هاوڵاتیان دەکەن. هەرکێکی قورس دەبەرگێک کارەخی گەرما جەستیان ئازار دەدات. ئەو مرۆڤانە هەموو ئازارێک دەچێژن لەبەر سەختی کارەکەیان. ئەوان ماوەی 8 مانگی سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسە دوور لە باوەشی گەرمی خێزان و منداڵەکانیان بوون. لێرە چەندین کاری زەحمەت و پەڕمەترسی بۆ دڵنیابوون لە سەلامەتی توشبوان و چاودێریکردنی دۆخی تەندروستیان ئەنجام دەدەن. ئەوانە کۆمەڵێک بوون لەو مرۆڤانی کە ڕوبەڕووی و ڤایرۆسە دەجەنگان لە کاتێک هەمووان لەو ڤایرۆسە ڕایان دەکرد. هیدی سەرەتای بەرنامەی سەربازی ون لەگەڵ ئومێد دەست پێ دەکەین. ئەو ماوەی چەند مانگ لە خێزانەکەی دوور بوو بەهۆی بەرکەوتنی ڕۆژانەی بۆ ڤایرۆسە کوشندەیە. سەرەتا ئەمە لەگەڵ هاوڵانم لە بەڕێبەراتی گشتنووسی ڕاپەڕین لە سەرەتای دەرکەوتنی کۆڕۆنا دەستمان کرد بە ئەنجامدانی چەند سیمینارێک بۆ هۆشارکردنەوەی هاوڵاتیان لەسەر خۆپاراستنی شەخسی لە کۆڕۆنا. ئەویش بە چەند گرتنەبەری چەند سیمینارێک و لە مەکتەب و لە قوتابخانەکان و لە پەیمانگا و لە زانکۆ و هەتا لە مزگەوتەکانیش. دوای بەدوای دەرکەوتنی کۆڕۆنا لە دەڤەری لە کوردستان و تەشخیصکردنی لە کوردستان یەکەم کەیسکە لە کوردستان دەستنیشانکرا لەگەڵ هاوڕێیانم لە تاقیگەی ناوەندی دەستمان کرد بە دامەزراندنی تاقیگەی کۆڕۆنا بۆ ئەوەی ئێمە خۆمان بەسەر بەخۆیی بتوانین تەشخیصی کۆڕۆنا لە دەڤەری ڕاپەڕین بکەین. بە خۆشحاڵیەوە بە یارمەتی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی ڕاپەڕین و ئیدارەی ڕاپەڕین توانیمان لە کورتترین ماوەدا تاقیگەیەکی پێشکەوتوی مۆدێرنین بۆ تەشخیصکردنی کۆڕۆنا دروست بکەین. ئەو هەموو ڕۆژ لە ناحەی چوارقوڕنا بەرەو تاقیگەکەی ناوەندی شاری ڕانیە بەڕێ دەکەوێت. ڕوبەڕووی دوژمنێک دەبنەوە کە مرۆڤایەتی خستە ژیرۆدەی و کەرنتینە و ترس و دڵە ڕاوشێ. ئەوانەشی کۆمەڵێک کارمەندی تاقیگەین کە 24 کاتژمێر لە سەنگەرێک بوون کە دوژمنێکی نادیاری بەری گرتوون. دەچینە شاری ڕانیە. لێرە چەندین کەس بە درێژەی هاتی شەپۆلی کۆرۆنا تا ئێستا لە تاقیگەی ناوەندی تەندروستی چەند ئەرکێکی قورس ئەنجام دەدەن. ئەوەرکانەش پشکنین و چاودێری دۆخی بڵاوبوونەوەی کۆرۆنا و ڕێگریکردنە لەو پەتایە. لەگەڵ کۆمەڵی هاوڕێیانم لە تاقیگەی ناوەندی و ئەوانەی کە هەڵگری بڕوانە من توانیمان بە ستافێکی زۆر کەمەوە دەستکەین لەسەر پێی خۆمان بوەسین و دەستکەین بە تەشخیصکردنی کۆڕۆنا لە دەڤەری ڕاپەڕین. سەرەتا ئێمە کە دەستمان پێکرد حەقەتەن ژمارەمان زۆر کەم بوو. بەو ژمارە کەمەی کە ئێمە دەستمان پێکرد توانیمان هەر ئەو بەو ستافەکەمە خۆمان بچین سامپڵ وەربگرین و سامپڵەکان دووبارە بێنینەوە ناو تاقیگا هەر خۆشمان لە ناو تاقیگا ئیشمان لەسەر دەکرد و نەتیجەشمان بە راپۆر دەدا و بەڕێوەبەراتێکیشدا ڕاپەڕین. حقیقەتەن ئیشکردن لە ناو تاقیگەکە زەحمەتێکی زۆری هەبوو. لەبەرچی یعنی چەند هۆکارێکە بوو بۆ ئەوەی کە ئێمە بەڕاستی ینی ئەزێتی پێوەکەین. لە هۆکاری یەکەمیان ئەو بوو کە سامپڵەکان یەکجار زۆر بوو. لەگەڵ ئەو ستافەکەمی کە لە ناو تاقیگەکە بوو سامپڵەکان زۆر بوو. پرۆسەی سامپڵ وەرگرت ینی ئیشکردن لەسەر سامپڵەکان لە ناو تاقیگەدا بە چەند پرۆسەسێکا تێدەپەڕی. ئەو پرۆسیانە بۆ ئەو سامپڵە زۆرەوە ئەو ستافەکەمە زۆر کەم بوو.
یعنی ئێمە بەردەوام ینی ڕۆژانی وا هەبووە لە 24 کاتژمێردا تەنها 4 کاتژمێر لە ڕۆشتینە ماڵەوە. لە ماوەی 8 مانگی سەرەتا زیاتر لە 12,000 پشکنینی کۆڤید-19 ئەنجامدا. کۆی توشبوانیش نزیکەی 3,000 کەس بوو. تا ئێستا 1158 کەس چاک بوونەتەوە و 233 کەسیش بۆ ڤایرۆسە گیانیان لەدەستدا کە چەند کەسیان کارمەند و پزیشک بوون. لەو ژمارەیەش نزیکەی 2,000 کەسیش لە نەخۆشخانەکان و چاودێری چڕ چارەسەر دەکرا. ڤایرۆسی کۆرۆنا وەک پەتایەک باڵی بەسەر بەشێکی زۆری جیهاندا کێشا. بۆیەوە پەتای هەزاران کەس لەسەر جەم وڵاتانی جیهان بوونە قوربانی. کوردستانیش وەک بەشێک لەو جیهانە ڕوبەڕێوە ڤایرۆسە بووەوە. قوربانیشیدا و بەشێک لەو قوربانیانەش کارمەند و پزیشکانی هێڵی پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بوون. دیارە بە بەرچاوی هەمانەوە ساڵی 2020 ساڵێکی زۆر ناخۆش بوو بۆ تەواوی جیهان و بۆ خەڵکی ناوچەکەی ئێمە و کوردستانیش بە تایبەت. و بەڕاستی ساڵێکی زۆر ناخۆش بوو بۆ کادرانی تەندروستی لە تەواوی جیهان و لە ناوچەکەی ئێمە. من دەمەوێت چاوی یەکە بە یەکەی هەموو ئەو کارمەندە تەندروستیانە و پزیشک و تەواوی ستافی وەزارەتی تەندروستی ماز بکەم کە لە هەڵمەتی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنادا دەورێکی گرنگیان بینی. دیارە لە ناوچەکەی ئێمە سەرەتای دەرکەوتن کۆمەڵێک کادری بەتوانە بە لە خۆبردووانە و زۆر لێ هاتوانە هاتنە پێش و ئێمە توانیمان تاقیگەیەک دروست بکەین لە ئاستی لە گرێدی 4 بێ لە ئاستی تاقیگە جیهانیەکان بێ. لە تاقیگەی ناوەندی ڕانیە دەوامەکەم لە سەرەتای سەرهەڵدانی نەخۆشی کۆرۆنا لە دەڤەرەکەمان لە دەستپێشی بنیادنانی مختبەری مۆلکولەری بایۆلۆژی و پاشانیش دانانی جیهازەکان و وەرگرتنی فحوسات بەردەوام بووین هەتاکو ئێستا. هیوادارم توانی بێتمان لەو ماوەیەدا خزمەتێک بە هاونیشتیمانیانی دەڤەرەکەمان بکەین بەڵکو ئەوان بتوانن لێمان ڕازی بن ئێمە تەنها و تەنها خۆبەخشانە ئەمانەوە خزمەتێک بە هاونیشتیمانیان بکەین. سەرەتا ئێمە سامپل کۆلێکشنمان دەکرد واتە سامپلمان لە خەڵک کۆ دەکردەوە لە 3 دەستمان بە کۆکردنەوەی سامپل کرد. ئێمە بۆ ئەو کەسانەی کە دیار بووە پێی بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و هەروە وەزارەتی تەندروستی بڕیارێک دەرچوو هەموو ئەو هاوڵاتیانەی کە لە هەموو ئەو هاوڵاتیانەی لە دەرەوەی وڵات دەهاتنەوە بۆ هەرێمی کوردستان کەرەنتین دەکران. ئەوان دوای 14 ڕۆژ لە کەرەنتینکردنیان پێویستیان بەوە بوو کە پشکنینیان بۆ بکرێ بزانن کامیان هەڵگری ڤایرۆسەکەیە. ئێمە سەرەتا بە کۆکردنەوەی سامپڵی هەموو ئەو کەسانە دەستمان پێ کرد کە چەند شوێنێکە بوو بۆ کەرەنتین لە سنووری قەزای پشدەر و قەزای ڕانیا توانیمان لە سەرەتادا سامپڵ لەوانە کۆکەینەوە دواتر دەست بکەین بە سکرین لە گوندەکان لە سەر سنوورەکان. ئەو ڕوبەڕووبوونەوەش لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بە باشترین بەرنامە و پلان
هەوڵ بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوە و پاراستنی هاو نیشتیمانیان دانرا. لە سەرەتای هاتنیە ڤایرۆسێکێک لە کارەکانیان ئەنجامدانی هەڵمەتی پشکنینی ئەو ڤایرۆسە بوو لە ناو شوێنە گشتی و بازاڕ و نۆڕینگە و پارکەکان. لەو کاتەش ڕێژەی و ڤایرۆسە لە بڵاوبوونەوە هێندە بەرز نەبوو، بەڵام خەڵکی ترس دایپۆشی بوون. ئەو ترسە وای نەکردەوەن لە کارەکەیان سەڵ بکەنەوە. دیارە لە سەرەتای دەستپێکردنی هەڵمەتەکەەوە کۆمەڵێک ئاستەنگی زۆر هەبوو. وەکو هەمومان دەزانین لە دابینکردنی پێداویستیە خۆپارێزیەکان بە تایبەتی ماسک و ئەو جلە تایبەتی کە لەبەری دەکەی و هەروەها دەستکێش و هەموو پێداویستەکان کە خۆپارێزی بوو و ڕێژەی ترسانیش بەڕاستی ترسی زۆرمان هەبوو لە ڤایرۆسەکە، یعنی بە شێوەیەکی وا کەشف نەبوو بوو هۆکارەکانی گواستنەوەی چۆنە و کاتێک کارمەندێک تووشی مەسەلەن ناوەندێکی توشبوونی زۆر بەهێز دەبێت چۆن دەتوانێت خۆی بپارێزێ. ئەوانەیە یەکەم جار ئاستەنگێکی زۆر گەورە بوون، بۆیە بەڕاستی کەمتر ڕێژەی کەمتر لە کارمەندان بەشداریان تێدا کرد، بەڵام هێواش شێواش لەگەڵ ڕۆیشتنی کاتدا توانرا پێداویستە خۆپارێزەکان دابین بکرێ، هەروەها هەموو ئەو شتانە دابین بکرێت کە پێویستە بە خۆپارێزی. ڕۆڵی ئەو پزیشک و کارمەند و فەرمانبەرانەی کە لە هەڵمەتی سەرهەڵدانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە سنووری داری ڕاپەڕین کە ڕوویدا بەڕاستی جێشانازی بوو، ماندووبوونێکی زۆر، شەو نخوونێکی زۆر لە کات و ساتێکدا بوو کە ئێمە هیچمان لە چاوەڕوانی ئەم ڤایرۆسە نەبووین کە هیچ کەسێک ئامادەکاری بەو شێوەیە نەکرده بوو. بەڵام بە شانازیەوە دەتوانم بڵێم کارمەندانی سنووری ئیداری ڕاپەڕین توانیان بە شێوەیەکی زۆر باش کە تاوەکو ئەمڕۆکەش توانیومانە لە ناو دام و دەستگای تەندروستەکان خزمەتێکی زۆر باش پێشکەش بە هاوڵاتیان بکەین بەپێی ئەو توانە ئیداری و بەپێی ئەو توانە پزیشکانی کە لە بەردەستی ئێمەدا هەیە. ئەو کارەش لە بەرگێکی دژە ڤایرۆسیدا پۆشراو بۆ ماوەی چەند کاتژمێرێک مانەوەیان و پشکنینیان بۆ خەڵکە دەکرد کە بەرکەوتن یان مامەڵیان لەگەڵ هاوڵاتیان هەبووە. کارێکی زەحمەت. ئەو کارە لە سەرەتا زۆر هەستەم بوو، بەڵام ئەوان ڕوبەڕوویەوە هەستەم و زەحمەتیە بوونەوە. ئێمە لەگەڵ هاوڕێکانمان لە تاقیگە هەر لە سەرەتای پەیدابوونی کۆرۆناوە گروپێکمان دروست کردووە لەگەڵ هاوڕێکانمان هەستین بە ئەنجامدانی پشکنینی کۆرۆنا. ئێمە ڕۆژانە هەر لە بیدایەتەوە داهاتین لێرە لەگەڵ هاوڕێکانمان خۆمان حازر دەکرد هەموو ئەو پێداویستی و کەلوپەلانەی کە بۆ پشکنینەکە پێویست بوو لەگەڵ خۆمان دەمانبر لەگەڵ هاوڕێکانمان بە شێوازی تیم دەردەچوین دەچوینە ناحیەکان قەزاکان ناو شار و شارۆچکەکان هەمووی ناو دائیرەکان ڕۆژانە لە بەیانیەوە تیمەکانمان دەردەچوو هەتا وەکو نیوەڕۆ سکرینمان دەکرد سەمپڵمان وەردەکرد تا نیوەڕۆ لە شوێنی جیاجیا لە کەسی جیاجیا ئەوانەی تووشی کۆڕۆنا ببوون یا ئەوانەی بەرکەوتە بوون یا ئەوانەی گومانیان لە خۆیان دەکرد. یەکێک لە کارەکانی تریە و تیمانە لە ناو ژووری تایبەت بە کۆرۆنا تاقیگەی ناوەندیەکە بریتێ لە ئەنجامدانی شیکاری و پشکنینانە. لێرە چەندین تیم کاری وەرگرتنی تێز دەکەن، بەشێک لە ناو شار و شوێنە گشتیەکان، بەشێکیان لە ناو تاقیگە وەردەگیرن، بەشێکیش لە ناو سەنتەری چاودێری و چارەسەری کۆرۆنا کە توشبوانی کۆرۆنای تێدا خوێندراوە کە دۆخی تەندروستیان ناجێگیرە یان بەرەو چاکبوونەوە دەچن. ئەو کارانەش لەلایەن چەند کارمەندێکی ڕایەنراوی تاقیگەی ئەنجام دەدرێن. لێرە هیچ کەس بۆی نییە بچێتە ژوورەوە، تەنها ئەو کەسانەی کە و شیکاریە دەکەن
ئەوانیش لە جەنگێکی مەترسیداردان و دەبێت تەواوی مەرجی سەلامەتیان پۆشی بێت چونکە ئەو ڤایرۆسە ڕەحم بە هیچ کەس ناکات و گەورە و بچووک ناناسێت. دیارە ئێمە لە سەرەتای هەڵمەتەکەەوە حەوت کادری لە خۆبردوو بۆ تاقیگەکە خۆمان ئامادە کرد بۆ هەموو ڕوبەڕبوونەوەیە و بڕیارماندا کار بکەین و بڕیارماندا ڕوبەڕووی ڤایرۆسەکە ببینەوە و مەعاناتی ناخۆشمان هەیە لەگەڵ وەزعەکە. بەڕاستی ئێستا یەکێک لە هاوڕێ هەرە خۆشەویستەکانی خۆم کە لە بازار دەمبینێ مەترێک لێم دوور دەکەوێتەوە چونکە بە ئەگەری هەبوونی ڤایرۆسەکە هاتبوو بۆ پشکنین من 2 مەتر لێ دوور کەوتمەوە. ئێستاش لە بازار کە دەمبینێ 2 مەتر لێم دوور دەکەوێتەوە دەڵێ با 2 مەتر لە یەکتری دوور بین. ئەوانە سنووری کارەکەیان بەرفراوان بوو بۆ قەڵاتزێ و ڕانیە و چوار قوڕنە و دوکان و تەواوی ناوچەکە و سەدان گوند دەڕۆیشتن ئامانجیان ڕێگری بوو لە تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا. ئێمە زەحمەتی زۆرمان کێشاوە لەگەڵ مختبەرەکە و دروستکردنی مختبەرەکە و دواتر وەرگرتنی سامپلینگ و لەگەڵ ئەو نەخۆشانە و کۆنتاکتکردن لەگەڵ نەخۆشەکان و هەڵس و کەوت لەگەڵ نەخۆشی و دواتر بەرکەوتنمان لەگەڵ ناخۆشی بەڕاستی قۆناغی سەختمان تێبڕان و هەروەها ئێمە لەگەڵ هەموو ئەوانەدا ڕوبەڕووی کۆمەڵێک سترێس و ترس ببووینەوە لەگەڵ خۆمان و لەگەڵ کەسە نزیکەکانمان و لەگەڵ شوێنی کار و دەوامەکانمان و ئێمە ناڕەحەتی زۆرمان بینیوە لەو ماوەیەدا چەندین جار یعنی هەبووە بۆ ماوەی 16 بۆ 18 سعات ئێمە لەناو مختبەر ماوینەتەوە هیلاکەتی زۆر هەبووە لە سەرەتاوە خۆشبەختانە ئێستا بەرەبەرە ئەم پەتایە بەرەو کەمبوونەوە چووە بەو هیواین کە بە تەواوی کۆنتڕۆڵ بکرێت و ئەوەی کە باس دەکرێت لەسەر بوونی پەتای کۆڕۆنای تازە ئینشاءڵڵا بە دوور بێ لە ئێمە و بتوانین سەرکەوین بەسەر هەموو ئاستانگانەدا کە دێتە ڕێگەمان. من وەک خێزانی یەکێک لە کارمەندانی تاقیگەی مۆلیکولەر کە تایبەت بە پشکنینی کۆرۆنا بەڕاستی زەحمەتێکی زۆرمان بینیوە بەگشتی خێزانەکان دەڵم ئەوانەی لەو شوێنە کاریان کردووە بۆ نمونە ئێمە یەکێک بووینە لەو کەسانەی کە قوربانیمان داوە کاتی بە تایبەت تازەی سەرەتای بڵاوبوونەوەی ئەوە بوو کە هیچ کەسێک تەنانەت دراوسەکانمان نیان دەوێت لێمان نزیک بوونەوەیان دەزانی کە ئێمە هەڵگری ئەو ڤایرۆسینیان پیاوەکەم کە لەوێ کار دەکات هەڵگری ئەو ڤایرۆسێ منداڵەکانمان تخۆنیان نەدەکەوتن تەنیا یان نەمان دەوێرا بچینە ماڵە کەس و کارە نزیکەکان دایک یان دایکی خۆم یان دایکی خێزانەکەم لەبەرەوەی دەمانگوت نەکە ببینە سەبەبێک بۆ گواستنەوەی نەخۆشیەکە ئەوە شتێک بوو ئەو کاتە ناخۆش بوو بۆ ئێمە. ئەو بەڕێزانەی کە لەو ناوەندە پزیشکەکانی تایبەت وەکو تاقیگە کاریان کرد ئەمانە ڕاستەخۆ ئەو نمونانەیان بۆ دەچوون بۆ هاوڵاتیانی کە بەرکەوتی ڤایرۆسی کۆڕۆنان بۆ ئەوی دیاری بکەن ئایا ئەو کەسە فعلەن بەرکەوتی ڤایرۆسی کۆڕۆنایە و هەڵگری ئەو ڤایرۆسی یان نا. ئێمە لەو کاتێک کە دەچوو ئەو نمونەیە وەردەگیرا لە هاوڵاتیەک لەلایەن خۆیان و تیمیانەوە بوو کە وەریان دەگرت و لە هەمان کاتیش لە کاتی پشکنینەکە کە شوێنێکە ژوورێکی داخراوە ئەم بەڕێزانە لەوێوە زۆر بە ئاسانی ئەو تیوبەیان دەکردەوە کە زۆربیان تێدا هەبوو ئەو پشکنیان کە ئێستا ئەمە ئەنجامەنداون ڤایرۆسی کۆڕۆناکەی تێدا بووە و هەڵگر بووە. ئەم کارمەندانە ئەوانەی کە لەو بەشەکاریان کردووە وا بووە کە ڕاستەخۆ لەگەڵ ڤایرۆسەکە تەعامل بکەن ڕاستەخۆ لەگەڵ ئەو نمونەیە وەربگرن کە لە هاوڵاتیەکەوەیە تەواوی نیشانەکانی ڤایرۆسی کۆڕۆناشدایە ئەوان لە پشتی بابەتە خزمەتگوزاریە پزیشکیەکەی ناو نەخۆشخانە لە ناو تاقیگەی کۆڕۆنا لەوێوە نمونونەکانیان دەرهێناوە و نمونونەکانیان پشکنین بۆ کردووە بە چەند مەرحەلەیەک کە تاوەکو نەتیجە دیاری بکرێت ئایا ئەو بەرکەوتەیان نا.
سەفەر نەکردەوە سەفەرم نەکردو باش ڕێگاژیە باش ساعت 3 وەرەوە فاستەکەت بۆ دەکەینەوە بۆ تەوا دەکەین باشە دەبێت دڵنیا بینەوە کە ئێستا هەڵگری ڤایرۆس نیە یان نا باشە زۆر سپاس سەرچاوەکان ساعت 3 وەرە سەرچاو ئەو نمونانەش دوای وەرگرتنی تێست لە دەفری پارێزراو دەبردران بۆ ناو تاقیگا هەر خۆیان بەشێک لەو تیمانە شیکاریان بۆ تێست و نمونانە دەکرد. ئەمە لە سەرەتادا چونکە ڤایرۆسەکە لێرە بوونی نەبوو ئێمە خۆمان دەگەڕاین لە گوندەکان مەسەلەن لای شکارتە و ئەو ناوە دەستمان پێ دەکرد لە چوارقوڕنە و حاجیاوە هەتا لای سەنگەسەر و منتیقەی پشدەر بە عام هەمووی لە هەموو شوێنێک ئێمە بە دوای سامپڵەوە بووین بەڵام دواتر وای لێ هات ئیتر خەڵکەکە خۆی بۆ لای ئێمەدا چونکە ڤایرۆسەکە زۆر بڵاو بوو لە تەحملی ئێمەشدا نەبوو بتوانین ئەو هەموو سامپڵە وەرگین لە ڕۆژێکدا چونکە بەکتایبەت ئەو کات جەوێکی زۆر گەرمیە بوو ئێمە لەنا ئەو جلانەدانی ڕۆژانە ڕۆژی وە هەبوو ئێمە لەگەڵ ستافەکەمانێنی چەند کەسێکمان بوراوەتەوە نەیتوانیوە تەحمل کات لەنا ئەو گەرمە. ئەوان شەو نخۆنی دەکەن تا بتوانن ببنە بەربەس لە بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە. ئەو کارانەش هەموو بە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان و پشگیری ڕاستەوخۆی سەرۆکی حکوومەتدا هاتە ئەنجامدان. سنووری کارەکەی ئێمە تەواوی سنووری ئیداری ڕاپەڕین دەگرێتەوە بە هەردوو قەزایەکەیەوە بە تەواوی ناحیەکانەوە سنووری پارێزگای سنووری ئیدارەی ڕاپەڕین دەگرێتەوە کە پێک هاتووە لە خەڵاتزێ و لە ڕانیە وەکو قەزا هەروە سەنگەسەر و ژاراوە و چوارقوڕنە و حاجیاوە و باقی ناحیەکانی تر. دیارە کارمەندەکان شایانی هەموو ڕێز و سوپاسێکن بەهۆی هەموو ئەو لە خۆ بردووەی کە کردویانە لە سەردەمی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنادا کە گیانی خۆیان بەخت کرد بە گیانی خۆیان ڕوبەڕووی گەورەترین دوژمنی مرۆڤایەتی بوونەوە کە ڤایرۆسەکە بەچاو نابیندرێ لە کاتێکدا خەڵک ڕای دەکرد لە ڤایرۆسەکە خۆی کەرەنتین دەکرد بەڵام ئەوان شەڕ و ململانیان بوو لەگەڵ دۆزینەوەی ڤایرۆسەکە. ئامانجێ و تیمانە پاراستنی هەمووانە لە دوژمنێک کە زیان و مەترسیەکانی هەندە زۆرە مرۆڤایەتی بەدەستی دەناڵێنێ هەموو هەوڵێک دەدەن تا لەو دوژمنە ڕزگاریان بێت. من لە خۆمەوە وەکو بەڕێبەرایەتی گشت تەندروستی ڕاپەڕین بە بەردەوامی لەگەڵیانم بە بەردەوامی گوێ لەو داواکاریانیان دەگرم کە پێویستن بۆ بەشەکەیان بۆی ئێمە ئەگەر بێت و بێداویستی و ئامێری مۆدێرن لە بەردەستیاندا هەبێ بەتەکید ئەوان ماندووبوونێکی کەمتریان دەبێت و نەتائیجی باشتریشان دەبێت و بە خێراتریش نەتائیجەکان ئێمە وەردەگرینەوە و دەگاتەوە دەست هاوڵاتیانیش بە شانازیشەوە دەمێ بڵم لەسەر دەستی ئەم بەڕێزانە لە تاقیگەی ناوەندی ڕانیە ئێستا پشکنینی ڤایرۆسی کۆڕۆنا بە شێوەیەکی بەردەوام دەکرێت بۆ ئەوانەی کە پزیشکە پسپۆرەکان بۆیان دیاری دەکەن و بۆ هەموو هاوڵاتیانی کە سەفەریش دەکەن چ لە ڕێگەی فڕۆکەخانەکان چ لە ڕێگەی دەروازەکانەوە لە سنووری ئیداری ڕاپەڕین ئێستا ئەو پشکنی نەدەکرێت بۆ هاوڵاتیانە بە هەوڵ و جوهودی ئەو کارمەندانەوە بووە ڕێگا بۆ هاوڵاتیانی سنووری ئیداری ڕاپەڕین کەم بکرێتەوە پێویست نەکا بچنە شوێنەکانی تر لێرەوە لەو ناوەندەیە لەو تاقیگەیە لەسەر دەستی ئەوان خزمەتگوزاری پێشکەش بکرێت. ئەمە دیاری بەرنامەی سەربازیونە لە کەناڵی کوردستان 24 پێشکەش بە ئێوە لە پای ئەو ماندووبوون و هەوڵانەی و ئەو ماندووبوونەی کە کردوتانە پیرۆستان بێت.